بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 42 ڕاهێنانی ئاراستەکرا و پرسیاری یەکەم بچووکترین چەند جارەی هاوبەش ببینەوە یان دیاری بکە. ئەم لێرە ڕەنگە هەموو پرسیارەکان وەڵام نەدەمەوە چونکە ڕێسایەکە هەمان ڕێسایە. لێرە بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی 4 و 7 چونکە گەورەترین کۆڵکە لە مابەینی ئەو دوو ژمارەیە یەکە، کۆڵکە یەک، کەواتە بچووکترین چەند جارەی هاوبەش یەکسەر دوو ژمارەکان جاران یەکتر دەکەم، واتە دەکاتە 28. بچووکترین چەند جارەی هاوبەش 28. پرسیاری دوو 14 21 28 دەتوانم بە دوور و درێژی ڕوونی کەمەوە بچووکترین چەند جارەی هاوبەش ببینمەوە. هەر سێ ژمارەکان دەنووسم، دابەشی کۆڵکەکانی دەکەم. یەکەم کۆڵکە ئەمن لێرە دابەشی هەفتم کردیە، هیچ کێشە نییە ئەگەر دابەشی دووی بکەم یان دابەشی سێی بکەم یان دابەشی هەفتی بکەم، هەر کامەی هەڵبژێرم هەر ڕاستە. ئەمن هەفتم هەڵبژارد، 28 دابەش 7 4 21 دابەش 7 3 14 دابەش 7 دەکاتە 2. ئەوجە پاشان دابەشی دووم کرد، هەمویان 4 دابەش 2 2 3 دابەش 2 ناکرێ چونکە توانای دابەشبوونی نییە بەسەر 2 3، کەواتە ئەگەر توانای دابەشبوونی نەبوو ژمارەکە وەکو خۆی دەنووسمەوە. 2 دابەش 2 دەکاتە 1. ئێستا دیسان دابەش 2 چونکە دووم هەیە، دابەش 2 1 سەیەکە دیسان دێتە خوارێ، یەکیش هەر دەکا 1. پێویست ناکە بنووسمەوە، بەڵام ئەم لێرە نووسیتمەوە دیسان 1. پاشان تەنیا سێ ماوە، دابەشی سێی دەکەم، سەیەکەش بۆ 1. لە کاتی دیتنەوەی بچووکترین چەند جارەی هاوبەش پێویستە ژمارەکانم دابەشی کۆڵکەکان کەم هەتا هەموو ژمارەکان دەبن بە 1. ئەوجە ڕادەوەستم کە هەموو ژمارەکان بوونە 1. تەمەشای ئێرە دەکەم، ئەو کۆڵکانە لێک دەدەم. 7 جاران 2 جاران 2 جاران 3 کردیە 84. چونکە 2 جاران 2 دەکات 4 4 جاران 3 دەکات 12 12 جاران 7 کردیە 84. 2 جاران 7 4 7 جاران 1 7 یەکیش 8. واتە بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی ئەو سێ ژمارەیە ژمارە 84. واتە دەتوانم 84 دابەشی 28 بکەم، و دەتوانم دابەشی 21 بکەم، و دەتوانم دابەشی 14 بکەم بەبێ ئەوەی هیچ بمینێتەوە. ئەوە مانای بچووکترین چەند جارەی هاوبەش. ئێستا ئەو پرسیارە تەواو بوو، بگەڕێمەوە. پرسیاری 3 4 8 12 16 4 و 8 و 12 و 16 دیسان دەیان نووسمەوە. دابەشی دووم کرد، 16 بووە 8 12 بووە 6 8 کردیە 4 4 بووە 2 دیسان دابەش 2. ئەو جارێ دیسان دابەش 2 هەتا پێم دەکرێت دابەشی دووی دەکەم. ئەو ژمارانەی کە دابەشی دووی ناکەن نابن وەکو خۆیان دەیان نووسمەوە. پاشان تەنیا سەیەکە ماوە دابەشی سێم کرد. ئێستا ئەو کۆڵکانە هەمووی لێک دەدەم کە هەمووی لێکمدا 2 جاران 2 4 4 جاران 2 8 8 جاران 2 16 16 جاران 3 دەکات 48.
واتە 48 دابەشی 16 دەبی بەبێ ئەوەی هیچ بمێنێتەوە. توانای دابەشبوونیشی هەیە بەسەر 12 و توانای دابەشبوونی هەیە بەسەر 8 و توانای دابەشبوونی هەیە بەسەر 4. بێگومان بە هەزاران ملیۆنان ژمارەی دی هەیە، بەڵام 48 بچووکترین یانە لەبەر هەندێ ناوی بچووکترین چەند جارەی هاوبەش. پرسیاری 4 سی و 48 لێرە ئەمن دەمتوانی دابەشی 2 کەم، دەشمتوانی دابەشی 3 کەم، بەڵام چونکە هەردوو ژمارەکان دابەشی 6 دەکران، دابەشی 6م کرد یەکسەر. بەڵام ئەگەر هاتوو تەنیا یەک ژمارە دابەشی 6 بکرابە، نەم دەتوانی 6 وەربگرم. بەڵام ئەو جۆرە شیتەڵە ئەگەر هەردوو ژمارەکان توانیم دابەشکەم، چونکە ئەوەی ڕاستی بی شیتەڵی خۆبەش نییە، شیتەڵی دۆزینەوەی بچووکترین چەند جارەی هاوبەشە. واتە هەندێک جار ئەگەر ژمارەکە کرا، دەتوانم دابەشی ژمارە چی دابەشیشی بکەم. مەرج نییە ژمارەکان هەمیشە خۆبەش بن، بەڵام ڕەنگە زۆر جار هەڵە بکرێ لە کاتی ئەگەر ژمارەی گەورەم وەرگرت. ئەمن لێرە دەمەوێت تەنیا ڕوونی بکەمەوە کە دەکرێ، بەڵام هەتا هەڵەی نەکەم پێویستە هەمیشە ئەگەر کرا دابەشی 2 کەم و یان 3 و بەو ژمارە خۆبەشانە دەست پێ بکەم وەکو 2 3 و 5 و 7 و ئەو ژمارانە. بەڵام لێرە دابەشی 6م کرد، هەتا ئەمن جێم نییە هەتا ئیشەکەش زوو بڕوا دابەشی 6م کرد. 48 بووە 8، 30 بووە 5، ئەوجە دیسان دابەشی 8م کرد. هەرچەندە لێرانە دەتوانم یەکسەر دابەشی 8 بکەم، چونکە هیچ کۆڵکەی هاوبەش نەما لە مابەینی ئەو دوو ژمارەیە، کەواتە یەکسەر دابەشی 8 دەکەم. ئەوجە پاشان یەکسەر دابەشی 5 دەکەم. پاشان ئەو سێ کۆڵکانە لێک دەدەم. 8 جاران 5 40، 40 جاران 6 240. واتە 240 دابەشی 48 دەکرێ و دابەشی 30 دەکرێ. لێرە یەکەکە پێویست ناکە بنووسمەوە. پرسیاری 5 3 9 15 3 و 9 15. ئەمن دابەشی 3م کرد یەکەم جار، ئەو سێ ژمارەم بەدەست هات، ئەوجە دابەشی 3م کرد دیسان. لێرانە دەبووە بمنووسی بە 5 کە هەردێتە خوارێ، کە 5 چونکە دابەشی 3 ناکرێ، واتە لێرە 5 وەکو خۆی دەنووسرێتەوە. ئەوجە پاشان کە دابەشی 5 دەکەم، 5 دەبی بە 1. ژمارەکان دەبی هەموو ببن بە 1، ئەوجا دەبی ئەمن واز لە شیتەڵەکەی بینم. ئێستا 3 جاران 3 9، 9 جاران 5 دەکات 45. بچووکترین چەند جارەی هاوبەشە لۆ ئەو سێ ژمارەیە. پرسیاری 6 10 40 50 10 و 40 و 50 لە چێ نووسیتم؟ نەمنووسیە. 10 40 و 50. ئەمە لێرە یەکسەر دابەشی 10 دەکەم، چونکە هەر سێکیان دابەشی 10 دەکرێن. 5 4 1. ئێستا دابەشی 4 دەکەم. 5 وەکو خۆی دەینمە خوارێ، 4 دەبیتە 1. ئەوجە دابەشی 5 دەکەم، 5 بووە 1، هەمویان بوونە 1. ئێستا
ئەو سێ کۆڵکەی لێک دەدەم، 10 جاران 4 جاران 5 20 10 جاران 20 دەکا 200 واتە 200 بچووکترین چەند جارەی هاوبەشە لۆ ئەو سێ ژمارەیە واتە 200 توانای دابەشبوونی هەیە بەسەر 50 بەسەر 40 و بەسەر 10 بەبێ ئەوەی هیچ بمینێتەوە. ئێستا پرسیارەکان تەواو بوون لێرە. پرسیاری 7 ئەو جۆرە مەبەستم. پرسیاری 7 جۆرج و باوکی بە دەوری خانووەکەیان غار دەدەن. جۆرج دەورەکە بە 8 خولەک تەواو دەکا. باوکی دەورەکە بە 6 خولەک تەواو دەکا. باوکی دەورەکە بە 8 خولەک تەواو دەکا. واتە جۆرج بەغارترە لە باوکی. لە دوای چەند خولەک بە یەک دەگەن. بۆ زانین هەردووکیان لە هەمان کات غار دەدەن و لە هەمان خاڵیش دەبی غاردن، نەک تەنیا لە هەمان کات. واتە لێرە ئەگەر تەمەشاکەین ئەوە خانووەکەیانە، ئەوەش باوکی جۆرجە، ئەوەش جۆرجە، غار دەدەن بە دەوری خانووەکەیان. جۆرج هەموو دەورەکەی بە 6 خولەک تەواو دەکا، بەڵام باوکی تۆزێک لە سەرەخۆیە. جۆرج ڕەنگە بگاتە ئێرە باوکی هێشتا نەگەیشت بیتێ. جۆرج بگاتە ئێرە باوکی هێشتا لێرە بی. دیسان دەورەکی دیکە ئەو جارەی کەی دیسان بە یەک دەگەن پاش چەند خولەک. ئەو جۆرە پرسیارانە پێویستە بچووکترین چەند جارەی هاوبەش لۆیان ببینینەوە لە مابەینی 6 و 8. ئەمە لێرە دابەشی دووم کرد، 8ەکە بووە 4 6 بوو بە 3. ئەوجا دیسان دابەشی 2 4 دەکاتە 2 3کە وەکو خۆی دەنووسمەوە چونکە توانای دابەشبوونی نییە بەسەر 2. ئەو جارەی دیسان دابەش 2 دەبیتە 1 3کە دیسان دەنووسرێتەوە. ئەو جارەی 3ش دابەش 3 دەبی بە 1. ئەوجا ئێستا ئەو کۆڵکانە لێک دەدەم. 2 جاران 2 4 4 جاران 2 8 8 جاران 3ش 24 واتە پاشی 24 خولەک جۆرج و باوکی دیسان لە هەمان جێگا بە یەکتر دەگەن. پاشی 24 خولەک. مانای چییە پاشی 24 خولەک؟ واتە پاشی 24 خولەک باوکی جۆرج 3 جار سوڕایتەوە بە دەوری خانووەکە، بەڵام جۆرج 4 جار سوڕایتەوە. چونکە 24 دابەش 6 دەکات 4 و 24 دابەش 8 دەکاتە 3. ئێستا ڕاهێنانی ئازاد لێرەش هەمویان پرسیارەکانشی کار ناکەم. بچووکترین چەند جارەی هاوبەش چونکە هەمان ڕێسایە. بچووکترین چەند جارەی هاوبەش دیسان لە مابەینی 6 و 9. ئەوە زۆر ئاسانە. 6 و 9 دابەشی 3 دەکا 2 3 دیسان دابەشی 3 دەکا کە دابەشی 3 دەکەم لێرانە دەبووە من بمنووسی بە 2 لێرە 2کە هەردێتە خوارێ. ئەو جەجاری پاشتر کە دابەشی 2 دەکەم دەبیتە 1. ئێستا 3 جاران 3 9 9 جاران 2 18. بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی 9 و 6 دەکا 18. ئەگەر 18 دابەشی 6 بکەم دەکا 3 دابەشی 9 بکەم دەکاتە 2 واتە 18 توانای دابەشبوونی هەیە بەسەر 6 و بەسەر 9. بچووکترین چەند جارەی هاوبەش
لە مابەینی 8 و 12 8 و 12 دەکا 24 لە مابەینی 15 و 20 بچووکترین چەندجارێ هاوبەش دەکا 60 لە مابەینی 4 و 14 و 6 بچووکترین چەندجارێ هاوبەش دەکا 42 پرسیاری 12 دەکا 54 پرسیاری 13 دەکا 120 بچووکترین چەندجارێ هاوبەش لە مابەینی 8 و 10 و 12 هیچ کێشە نییە ئەگەر ئەمن یەکسەر ئەو ژمارانەم بۆ وێنە دابەشی پێنجی کرد هەرچەندە ئەوانە دابەشی پێنجی ناکرێن بەڵام دەنووسمەوە چونکە لێرە دەبی هەموو ژمارەکان شیکار کەم دابەش کەم هەتا هەموو ژمارەکان دەبن بە یەک ئەوجا ئەو کۆڵکانەی ئێرە لێک بدەم پرسیاری 14 بچووکترین چەندجارێ هاوبەش دەکا 54 و پرسیاری 15 دەکاتە 8 لێرە ئەمن دەمتوانی دابەشی دوی کەم بەڵام بە 4 دەستم پێ کرد چونکە هەردوو ژمارەکان دابەشی 4ش دەکران کاتە بە 4 دەستم پێ کرد لێرە پرسیاری 16 بچووکترین چەندجارێ هاوبەش لە مابەینی 12 و 15 و 22 کردیە 660 پرسیاری 17 بچووکترین چەندجارێ هاوبەش 180 پرسیاری 19 بچووکترین چەندجارێ هاوبەش 360 ئێستا تەواو بووین پرسیاری 20 شێرزاد بە بایسکلەکەی خولێک بە دەوری باخچەکەدا بە 4 خولەک تەواو دەکا بەڵام بەهزادی برای بە 10 خولەک تەواوی دەکا بە بایسکلەکەی چەند کاتیان پێویستە پێش ئەوەی لە خاڵی دەستپێکردن پێک بگەن ئەگەر بزانی لە هەمان کات دەستیان بە جوولان کرد و لە هەمان خاڵیش لە هەمان جێگا ئەو جارەی بە غاردان نییە بە بایسکلە کاتە بچووکترین چەندجارەی هاوبەشم پێویستە لە مابەینی 4 و 10 بچووکترین چەندجارەی هاوبەش لە مابەینی 4 و 10 لێرە ئەمن دابەشی دووم کرد 10 دابەش 2 5 4 دابەش 2 2 دیسان دابەشی دووم کرد ئەوجا دابەشی 5 بچووکترین چەندجارەی هاوبەش 20 خولەک واتە پاش 20 خولەک دیسان بە یەک دەگەن ئەو کات 20 دابەشدا 2 واتە بەهزادی برای 2 جار سوڕایتەوە و بەهزادیش شێرزادیش بەهزاد 2 جار سوڕایتەوە شێرزادیش 20 دابەش 4 5 جار سوڕایتەوە 5 خول سوڕایتەوە بەڵام لێرە داوای خول ناکەن داوای پاش چەند خولەک پاش 20 خولەک پاش 20 خولەک دیسان بە یەک دەگەنەوە چونکە بچووکترین چەندجارەی هاوبەش لە مابەینی 4 و 10 20 پرسیاری 21 زێندین لە چاندنی باخچەکەیاندا یارمەتی باوکی دەدا زێندین ڕیزێکی تەواو بە 30 خولەک دەچێنێ بەڵام باوکی ڕیزێکی تەواو بە 20 خولەک دەچێنێ چەند کاتیان پێویستە پێش ئەوەی هەردووکیان پێکەوە ژمارەی ڕیزەکانیان تەواو بکەن
ئەگەر بزانی هەردووکیان لە هەمان کات دەستیان بە چاندن کردووە، واتە هەردووکیان دەبی ڕیزەکەیان تەواو بکەن بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی 20 و 30. لە مابەینی 20 و 30 لێرە دەمتوانی یەکسەر دابەشی دەیکەم، بەڵام لێرە من دابەشی دووم کرد، پاشان دابەشی پێنجم کرد، ئەوجە دابەشی دوو، دیسان دابەشی سێ کردیا 60، واتە 60 پاش 60 خولەک ڕیزەکان تەواو دەکەن بە یەکەوە. پاش 60 خولەک واتە لێرە ناوی چ بوو؟ زێندین دوو ڕیز تەواو دەکا و باوکیشی سێ ڕیز تەواو دەکا، چونکە 60 دابەش 30 دەکا دوو و دابەش 20 دەکاتە سێ، کەواتە باوکی خێراترە لە چاندنی نەمام. ئێستا تەواو بووم لەو پرسیارەش، بێمە لای بچووکترین چەند جارەی هاوبەش. لێرەش